تەوری دووەمدا لەگەڵتان دەبین باز لە مامۆستا و محەممەد شێخ ڕەزا شێخ محەممەد کە بە مامۆستا محەممەد سنگاوی ناسراوە. باز لەو مامۆستایە دەکەین کە ئەمڕۆ ساڵیادی شەهیدکردنیەتی کە یەکێک بووە لە بانخوازە دیارەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا و هەروەها لە پەیوەندیکردن بە ڕابوونی ئیسلامی و هاتوۆتە ناو کاری ئیسلامی و دواتریش بووە بە پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لە بەغداد و لە ساڵی 2006 هەر لە بەغدا لەگەڵ شۆفێرەکەیدا دەستڕێژی گولاکرێن و شەهید دەکرێت و بەداخەوە تەرمەکەی لەسەر شەقامێکی بەغدا فرەدەدرێت و لەم تەوەردا هەوڵ دەدەین کە باز لە بەرهەمەکانی مامۆستا بکەین، باز لە کاری بانخوازی مامۆستا بکەین و باز لەو مێژووی مامۆستا بکەین کە خزمەتی بە کورد و هەروە ئیسلام کردووە بە میوانداری کوڕی مامۆستا کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە کاک ئەحمەد محەممەد سنگاوی کە کوڕی مامۆستا شەهید محەممەد سنگاویە کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاک ئەحمەد. کاک ئەحمەد با سەرتا لەوە دەست پێ بکەین باسێکی مامۆستامان بۆ بکەیت لەکوێ لەدایک بووە و لە تەمەنی چەنەوە خوێندنی لەکوێ تەواو کردو و چی خوێندووە؟ دەستان خۆش بێ بوونی ئەم بەرنامانە دەلالەتە لەسەر وەفا و گرنگیدان بۆ کەسایەتیانەی ئێمە لە ڕابردووە. باوکی شەهیدم لە ساڵی 1963 لە گوندی مەسۆی بەرگەنج لە ناحیەی سەنگاو لەدایک بووە. لە بنەماڵەیەکی ئاینی بووە و یەکێکە لە بنەماڵە دیارەکانی منتیقەی سەنگاو کە بنەماڵی شێخانی بانیمۆردە لە ساداتی پیرخدرین لە ساڵی 1963 لەدایک بووە. لە 9 ساڵیدا باوکی وەفاتی کردو، بەڵام هەر لە سەرەتاوە لای باوکی چووکە مەلا بووە لەو منتیقەیە، قورئانی پیرۆز و هەندێک لە کتێبەکانی خوێندووە. ئیتر بۆ دوای باوکیشی بەڕەحمەت بێ نەنکم پەیانی گەیانوە، نەنکم خۆی ئەویش هەر کچە مەلا بووە لە بنەماڵێکی ئاینی بووە و بەشێکی باش لە سوورەتەکانی قورئانی پیرۆزی لەبەر بووە. ئیتر خۆی وردە وردە لەگەڵیانە خەریک بوو. مامۆستا مەلا شێمحەدینیشمان هەبووە لە بانیمۆرد، ئەویش لەگەڵیا خەریک بوو تا چۆتە مەکتەب کە چۆتە مەکتەب و لە سەرەتاییەوە دەستی پێکردو و ناوەندی بڕیوە. لە ئامادەییە چۆتە پەیمانگای با بڵێن دواناوەندی ئیسلامی ئەو کاتە هەبوو. ئیتر دواناوەندی ئیسلامی بە دەرەجەی جەید جیدەن خوێندنەکە عەرەبی بووە بە جەید جیدەن تەواو کردو و دواتر لە ساڵی 1989 چۆتە پەیمانگای ئیسلامی بۆ پێگەیاندنی پێشنیێژ و تاخوێند لە بەغا. ئیمام عەزەم بەڵێ لە 2 ساڵ بووە، 2 ساڵ لەوێ بووە. دوای 2 ساڵەکە تەخەڕوجی کردو و دیبلۆمی بەدەستێناوە هاتۆتەوە کە هاتۆتەوە یەکسەر مۆزوعی ڕاپەڕین ڕوویداوە. ئیتر ئەمیش هەر بەشدار بووە لە ڕاپەڕین. دوای تر لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس قرارێک دەرچوو ئەوانەی کە ئەو پەیمانگایان تەواو کردووە دەتوانن بچنەوە بۆ کۆلیژی ئیمام عەزەم ساڵێک بخوێنن، بڕوانامەی بەکالۆرێوسیانە درێتی. ئیتر ئەو ساڵی 2004 بۆ 5 لە مووسڵ کۆلیژی ئیمام عەزەمیشی تەواو کرد، بەکالۆرێوسی هێنا هەر لەو بڕۆهێنی خۆیدا لەو اختصاصی خۆیدا. پاشان تەقدیمی ماستەری کرد کە شەهید کرا، خوێندکاری ماستەر بوو. کاک ئەحمەد کەمێک باس لە خێزانی مامۆستا بکەین کەەوە کوڕی خوارێ خۆش بوون. بێگومان کە لە ژینگەیەکی ئاوا ئاینیە لەدایک بوون و گەورە بوون، بێگومان ئێوەش ئەزمونێکتان هەیە لەگەڵ ئەو کارانەی کە باوکتان لە ڕابردوودا کردوێتی. باسێک لە خێزانەکەتان بکەن، ئێوە چۆن لەگەڵ مامۆستایە ئەو قۆناغانەتان بەڕێ کرد؟ وەڵاهی با بڵێن خێزانی سەرکردەی سیاسی ئیسلامیە، سەرکردەی ئیسلامی خۆی بۆ خۆی خێزانێکە تۆزێ لە ڕووی پابەندیەوە پابەندە، بەڵام ژیانی تۆزە قورسە. یعنی لەبەرەوەی باوکت بەردەوام ببوونی کاری سیاسیەوە هەر جاری و لە منتیقەیەک بوو، بە تایبەتی لەو کاتەیە لە 2000 لە 91 کە زەواجی کردووە تا 2006 کە وەفاتی کردووە. یعنی هیچ ساڵێک نەبوو ئێمە مستەقیل بین لە ماڵەکە، بەردەوام یعنی ئێمە وەکو کە تەلەبەش بووین ساڵی وا هەبوو 3 مەکتەبمان کردووە بە حکمی ئەوەی کە هەر جاری و لە شوێنێک بووە بۆ کاروباری ئیسلامی. ئیتر لەو ڕوانەوە سەختە، بەڵام لەم ڕۆیترەوە کە بەردەوام ماڵت ئاوەدانە، بەردەوام دەرس و دەوریتیایە، بەردەوام ئەگەر کەمێک کاتیش بواە باوکمەی خۆستەوە بۆ پێگەیاندنی ئێمە، یعنی هەم
علومی شەرعی پێوتین ئەو شتانی بۆ تەمەنە مناڵە چونکە من باوکم وفاتی کرد 12 ساڵ بوو وەکو تەمەن تەلەبەی پۆلی 5 ساڵی کرابوو تەلەبی پۆلی یەکی ناوەندی بووم ینی تەمەنەکەمان مناڵە بۆیە شتی زۆر لە علومی دینیان شتی زۆر ناخوێنی بەڵام شتی کەم بەردەوام پێوتین درسی قورئانی پێوتین یاخود ئەین بردین ئەگەر خۆشی مەجای نەبووە لە مزگەوتی ئەو منتیقەیە یا لەلایەن برایانی ئەو منتیقەیە کە ئیزانی یەکێکیان شارەزایە لەو بوارەیە دایەنێ کاکە ئەمە قورئانی پێ بڵێن یاخود هەندێک بابەتی تری دینی پێ بڵێ تۆ لەم ژینگەیە گەورابی یعنی بۆیە هەم لە بوارە ئاینیەکەیە بەرکەوتی بەردەوامت هەیە لەگەڵیا هەم لە بوارە کۆمەڵایەتی و سیاسیەکەیە بەردەوام بەرکەوتت لەگەڵ مەجموعەیە خەڵکە لەگەڵ کاری سیاسیە هەیە کاتە و دەستکەوتی کە مامۆستا هەیە بۆ بەشێکی باشی پاڵپشتی خێزانەکەشی بۆ کارمیشە چۆن ئەگەر خێزانەکەی ینی دایکم هاوکار نەبێ پشتیوان نەبێ بە 5 مناڵەوە ئەو ناتوانێت ئەو بۆ شێوازە کار و چالاکی بکە زۆر باشە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەگەڵ کەسانی چواردۆردا مامۆستا تەعاملی چۆن بۆ ئەمان بواسکێت وەڵاهی من بە ئێستێشەوە ینی جاری وایە شۆکە بم کە باوکم بەو تەمەنەکەمە چونکە باوکم وفاتی کرد 43 ساڵ بوو تەمەنێکی زۆر سەلامت بیا خۆ تەمەنێکی زۆر نەبوو ئەم هەموو خەڵکە کە باسی یەکەم چۆن ڕێزی لێگرێت چۆن بە قدوەی ئەزانێت چۆن پیان هەبوو لە دەستیان ڕۆیوە ئەم پیاوە کە ینی سێری تەمەنەکەیەکی بە تایبەتی بەشێکی ئەم تەمەنە بە زۆری بەکاری ئیسلامیەوە ڕۆیوە هەندێکی لە خوێندنا و لە دەرەوەی شار بوو لە گوند بوو دوای هاتۆتە شار چۆن توانیوێتی لەو تەمەنەکەمە ئەم تۆڕە پەیوەندیە کۆمەڵایەتیە فراوانە لە هەموو مەناطقەکانی کوردستان و عێراقیشا دروست بکە و بەردەوام هەمویان بە مامۆستا و بە ڕێنمیکار و بە گەورەی خۆیانی بزان ینی مەجلیس نییە ئەگەر من بڵم کوڕی فڵان کەسم بێتاقەت نەبن کە ئەو پیاوە کۆمەڵایەتی و زمان پاوراوەیان لە دەستڕۆیەوە کاک ئەحمەد بەجگە لەو بوارانەی کە باسمان کرد مامۆستا دەستێکی باشی هەبوو لە نووسینە لەوانە ئەندامی یەکێتی نووسەرانی کوردستان بوو هەروەها ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسان بوو گۆشێکی هەبوو لە ڕۆژنامەی کۆمەڵ و کاتە و کۆمەڵێک بەرهەمی هەبوو باسێک لە دەستی نووسینی مامۆستا بکەیت وەڵاهی بە حکمی ناڵم بنەماڵەکەمان بنەماڵەیەکی دیارە لەو منتیقەیە پێشتریش پێش باوکم هەندێک لە گەورەکانمان هەندێکیان هەر شاعیر بوون و نووسەر بوون و مەلای ئەو ناوداران بوون ئیتر ئەم با بڵێن ئەم شتە بۆ باوکشم گەڕاوە گەیشتووە و وەری گرتووە ئیتر هەم لەوە چێ بە بۆنی ژینگەکەەوە بێ هەم بە بۆنی حەزە بوو باوکم لە ساڵی 1970ەوە بەرهەمی نووسینی هەیە یەکەم کتێبی ڕۆناگیری لاوانی موسڵمان بە کتێب دەست بڵاو بووە کە باسی ئەم کتێبە خۆی وەرگێڕان بوو باسی ئەو پێداویستیانە کە بێتە هۆی ڕۆناگبیریەک بۆ لاوانی موسڵمان چۆن موسڵمان لەم ڕۆناگبیرەکەی لەم جانبانەوە ئەمەوەکو کتێب وەکو بوارە ڕۆژنامەوانەکەش هەر لەو ساڵەدا بەرهەمێکی بڵاو بۆتەوە لە ڕۆژنامەدا باسی شاعیرێکە کاوە ئەیناسێنێ ئیتر دوای ئەوەش ینی دوای هەشتاونەوە کە دوای ڕاپەڕین ئیتر بەردەوام کتێب و نووسینی لە ڕۆژنامە و گۆڤارەکانە هەبوو دوای ئەوەی تر سەلامکردن باسی عادەتە کۆمەڵایەتەکانەکە چکە خۆی کەسێکی کۆمەڵایەتی بووە لەوە ینی دواتر شایەتیم بۆ مێژوو یاخود کوشتنی تاغوتێک یا کورتێک لە بنەماڵی شێخانی شێخانی کورتێک لە بنەماڵی شێخ ئیسماعیلی عەواڵان پاشان فەزڵ و پلۆپای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیتر پاشان باسی هەندێک لە مجاهیدانی ئیسلامی کردو لەوانە ئەبوو بەسیر و محەممەدی کوڕی مەسلەمە و عەبدوڵای کوڕی ئونەیس و تا وەفاتیشی کرد بەردەوام بوو لە نووسینی مەقالە بۆ ڕۆژنامەکان چونکە کە باوکم وەفاتی کرد تقریبا دوای باوکم نزیکی 6 عەدەد بوو 8 ینی ژماری ڕۆژنامەی کۆمەڵ بڵاو بووە نووسینی باوکم ئەڕۆی چونکە پێشتر حازری کردبوو ناردەبووی بۆی بڵاو بێتەوە لە گۆڤار و ڕۆژنامەکانی ئەو سەردەمەشە لە زۆربیانە بە تایبەتی ئیسلامیەکان ئەسپی خۆی تاوداوە لە ڕێک بوون بووە لە پەیڕە بووە لە سنوور بووە لە جەماوەر بووە دوای لە ڕۆژنامەی بزوتنەوە بووە ڕێگای یەکبوون بۆ ڕۆژنامەی کۆمەڵ بۆ ڕۆژنامەی گزنگ بووە ڕۆناگبیری بۆ ئاوە لە هەمووە مەقالە و نووسین و
ئەو بابەتانی هەبووە. زۆر باشە. هیچ بەرهەمێکی مامۆستا خۆ نووسینێکی مامۆستا بەگە خۆی بە چاپی نەگەیان دەبێت منەوەی کردبێتە کتێب و ئێوە هەوڵتان داوای بکەنە کتێب یان بەعام پارێزگاریتان لە بەرهەمەکانی مامۆستا کردووە؟ بەڵێ وەڵاهی نزیکی 8 بەرهەمی هەیە، هەندێکیانی تەواو کردووە، هەندێکیانی تەواو نەکردووە کە ئامادەن بۆ چاپکردن. خۆیار بێت ئێمە لە کۆکردنەوەی هەمویان نین بیکەین بە کۆبەرهەمێک کۆکارێک لەسەر باوکم هی باوکم. ئیتر هەندێکیان مقابلاتی خەڵکیشی تیاابێ وەکو ژیان نامە و بابەتانەی، هەندێکیشان هەر بەشێکی زۆریشان نووسین و وتارەکانی خۆیەتی لە ڕۆژنامە و کتێب و گۆڤارەکاندا. بەڵێ نزیکی 8 بەرهەمی هەیە کە تا ئێستا بە چاپ نەگەێنراوە. زۆر باشە. وەکو دیزاین مامۆستا بانکخوازێکی چالاکی ناو ئاڕابوونی ئیسلامی بووە. ئەگەر بتوانانی باسێکی ئەو قۆناغانەی مامۆستامان بۆ بکەیت کە لە ناوڕابووندا بانکخوازێکی چالاک بوو، ئەو وێزگانەی کە مامۆستا پێیان تێپەڕیوە. بەڵێ لە ساڵی بە پێی نووسینێکی خۆی ینی نووسیوێتی لە ساڵی 1984 ئەو پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. تەمەنی تقریبان 21 ساڵێک ئاوا بووە. لەو کاتەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. لە مەنتیقەی بە تایبەتی من لە شێخ عەباسا زیاتر ماونەتەوە وەکو براکانی، چونکە ئەم باوکی وفاتی کرد لەگەڵ دایکی و ئاناژیاوە لەوێ مستەقیر بوونە. لە 84ەوە ئیتر لە ڕێخستنی ئیسلامیەکانی ئەو مەنتیقەیە کاری خۆی کردووە و بەردەوام بووە. ینی تەنانەت پێرێ لای مامۆسایەکی بەڕێز بووم کە بە شایەتی خۆی کە پەروەردەی دەسی باوکمایوت کە پەروەردەیە کردی نەیوت ئێمە من واتان پەروەرداکەم وا لەگەڵتانە خەریکە مەگەر لە بیابانێ بوون بتوان ئاوادانی کەنەوە. ینی هەر تاکێکتان نەک ئەوەی بەدەستە جەمش، هەر تاکێکتان لە بیابانێکا لە شوێنێک هابوون بتوان ببنە چرایەک بۆ مەنتیقێ. لە 84ەوە بەشداری کاری ئیسلامی کردووە. لە 1970 دەگیرێ لەلایەن حکوومەتی باسەوە، چونکە لە مزگەوتەکە زۆر چالاکە بێ، ئیتر ئیخباری لێ ئەکرێ و ئەگیرێ و عەزێت ئەدرێ و پراسیۆشکێنرێ و تعزیبێکی باشە درێ. بەڵام ئیتر بە هەوڵی خزمان و بە بوونیەوەی بنەماڵەیەکی ناسرااو بوو بۆم شتانە ئەتوانن وا بکەن لە زیندان قوتاری بکەن. ئیتر لە 91 بەشداری ڕاپەڕینی کردووە لە مەنتیقەی خۆیانە سەرکردەی ئەو تیمە بووەکە بەشداری ڕاپەڕینیان کردووە. ئیتر لە 91 بەدواوە لە 93ەوە ئیتر ئەو لە ناو بزوتنەوەی ئیسلامیە هەر بەردەوامە بێ، چونکە باوکم یەکێک لە پیشە هەرە سەرەکیەکانی بانخوازی و کاری ئیسلامی بوو. یعنی داوا لەلایە تۆپی ئیشەکانی بووە. داوا اینجا هەموو کارێکی تر ئیتر بۆیە لەتر لە 93 و ئەوان و لە 95ەوە تر بێتە با بڵێن خەتیبی مزگەوتی جیهاد هەتا 2003 و ئەوانە کە مزگەوتی جیهاد لە با بڵێن نەما مزگەوتەکە عەرزەکەی وەرگیرا و بیناکەی وەرگیرا و بەردەوامە بێ لە وتار. یعنی من ڤیدۆکانی ئەو مەراحیلانە شمێنە و 5 مێنە و 6 مێنە و 7 مێ لە ڕووی وتاری بێژی و با بڵێن وتاری جومعانەوە بە شایەتی خەڵک بۆ ڤیدۆیانی منی بینم یەکێکە لە قەرەباڵغترین مزگەوتەکان کە کاتێک باوکم وتاری داوە. ئیتر بەردەوام بۆ لە کاری بانخوازی هەتا و ڕۆژی وفاتیشی کردو. کاک ئەحمەد هەندێک DPM لەسەر شاشەکە ئەڕوە کە هەندێک ڕسمی مامۆسایتە جا تا چەندێک پارێزگاریتان کرد لە چالاکیەکانی مامۆسا بۆن منەوە وێنانەی کێسە لەسەر شاشە. بەڵێ وەڵاهی باوکم بە حکمی خۆی پیاوێکی ئەرشیفی بووە، ینی هەوڵی داوە گرنگی بە نووسین داوە، گرنگی داوە گرنگی بە پاراستنیش داوە. ینی لەگەڵەوەی پێم وتن ئێمە ساڵی وا هەبووە 3 بارمان کردووە ئەو کتێب و نووسین و ئەو ڕاپۆشتەکانی خۆی پاراست و چ ڕسم چ ڤیدۆ ئەکرێ هەندێک ڤیدۆ کاسێت و ئەوانە فەوتابێ یا هەندێک ڕسمی کەم فەوتابێ، بەڵام بەگشتی سەرمایەکی گەورەمان هەیە لەو ڕوانەوە. یعنی ئەو من ساڵێکە خەریکی کۆکردنەوەی ئەرشیفی باوکم هێشتا تاوم نەمتوانی و هەمووی کۆکەمەوە، چونکە بەردەوام پشتی لە با بڵین لە شتی تازەی ئەدۆزمەوە ئەوانە. ئیتر ئەتوانم بڵێم ئەوە هیچ کتێب لەو کاتەوەی دەستی کردو بە کڕینی کتێب و فەهمی کردوەوە تر لە 1982 هەتا وەفاتی کردووە کتێبەکانی ماوە، ئەوە هیچی نەفەوتاوە. ئیترەوە خێری خزمان بنووسێ بە حکمی و ئێمە با بڵین
ئەو هەموو کۆچەشمان کردو و هەموو بارشمان کردو بەشێکی لای خزمان و کەس و کار بووە کە خێریان بنووسێ و ماڵیان ناوە بێ پاراستویانە زایدەن خۆشی لە خەمی بووە ینی بەردەوام لە خەمی پاراستنی بووە ئیتر چی بەوێنە چی بە ڤیدۆ چی بە کتێب و نووسی زۆر باشە ئەگەر باسێکی وفاتکردنی مامۆستامان بۆ بکەیت چۆن بوو وفاتی کرد و کەی بوو وفاتی کرد بەڵێ بەپێی نووسینێک کە خۆی نووسیوێتی ئامادەی کردبوو بۆی کە باسی ئەو 6 مانگەی کاری پەرلەمانتاریەک هە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەر لە دەست بەکاربوون و سوێن خواردنیانەوە بەردەوام هەڕەشەیان بۆ چووە لەلایەن گروپە ئیسلامیە تونڕەوەکان یاخود باسەوە هەڕەشەی کوشتن و ئەم بابەتانە بەڵام خۆکو خۆی ئاماژەی پێدا کە گوێی نەئەداپی خۆی ئاماژەی پێداەوە بەشایەتی برادەرەکانیشی دکتۆر یوسف دکتۆر سیروان زەهاوی و دکتۆر عەبدوڵڵا عالیاوایی و کاک خالی شوانی و ئەو خەڵکان ئەو پەرلەمانتارانی تر ئەسمەر خان ومانە کە لە پەرلەمان لەگەڵای بوونیاوە هیچ ترسێکی نەبووە بە تایبەتی 2006 کە ئەمان دەست بە کاربوون لە پەرلەمانە لە 16 سیا دەست بەکارە بن لە 2006 لە فترەیەکی زەمەنی زۆر خوێناویە لە مێژووی عێراق چونکە شیعە و سونە ململانەیەکی زۆر خراپیان هەبوو ڕۆژانە خەڵکیان ئەکوشت لە یەکتری لەو فترە زەمەنیە زۆرینەی زۆری پەرلەمانتارەکان لە منتقەی خەزڕا نەئەچوونە دەرەوە بەس باوکم بە حکمیوی چاونەترس بووە چۆتە دەرەوە چۆ بۆ کۆبوون و گەڕاوە ئەوان و چەندی جا چۆتە ناو بازاڕی بەغاوانە ئیتر لەو کاتەیە کە ئەو هەڕەشان وشتی لێکراوە ئەم گوێی نەداوە تاکو ئاخر ڕۆژ 5 دەی کە هەمان ڕۆژە 18 ساڵ پێش ئێستاکە لە منتقەی سڵێخ لە بەغداد لە کۆبوونەوەیەکە بێ لەگەڵ حزبێکی ئیسلامیە کە دێتە دەرەوە هەر لێوێ ڕێ لێگیرێ و ئێڕفێن و دەست بە جێشەی دێکەن ترەوانیش کە شەیدیان کرد بەپێی گیران هەمویان گیران ئەویان خۆی تەقان بۆ خۆی تەقان بۆ بەڵام بەعام زۆربیان گیران نزیکی 300 عملی تیرۆریستیان کردبوو یەکێک لەوانە باوکم و کاک سەڵاح بێ بەڕەحمەت بێ شۆفێرەکەی بوو کە شەیدیان کردووە بە پێدانانی خۆیان لەسەرەوەی کە ئەمان باوکم بەجلی کوردی و کاتە لە پەرلەمانی عێراقم لە وتەیەکی پێشکەش کرد داوای ڕاگررتنی خوێنی شیعە و سوننەی کرد ئەم خوێنە بە هەدەرە ڕوا کە شەید دەکرێن بەڵام ئەوان خۆیان بە پێدانانی خۆیان کە ئەم کوردێک بووە لە ناو پەرلەمانی عێراقا چالاکی هەبووە و بەجلی کوردی و وتاری داوە زایدەن لەسەرەوەی کە هەوڵی ڕشتنی خوێنی داوە لە نێوان شیعە و سوننەدا شەیدیان کردووە کاک ئەحمەد طبعاً کات دەرفەتمان نایە بەس مامۆستاوەتان لە کۆتا قۆناغی ماستەری شابوو و هەروەها ئەندامی دەستی دامەزرێنانی ئەمەڵبەندی ساداتی پرخەدری و هەروەها کۆمەڵی بانگەواز و ڕووناکبیری ئیسلامی باس لەوە ناکەین چونکە مامۆستا ماشەڵڵا ئەزموونی لەوانە زۆر بووە ئێمە وەکو وەفایەک نامانەوێت کە دڵی ئێوە غەمبار بکەین خانەوادەکەی بەڵام وەکو وەفایەک باس لە ژیانی مامۆستا بکەین ئێوە چ ڕووداوێکی خۆش یان ناخۆشیە لەگەڵ مامۆستا هەتان بیان بیرتان بێ واللهی یادەوەری کە ئێستا بۆ ئێمە ئەگەر ناخۆشیش بوو بێ هەر خۆشە بەروی میمێ بە ئەو بەرکەوتە و یادەوەریەت لەگەڵ باوکتان ماوە ئیتر ئەو خۆشەویستی باوکم بۆ مامۆستا عەلیش هەی بوو یەکێکە لەو بیرۆریانی بەردەوام لای ئێمە هەبووە و ماوە تا ئێستا ئەوە بە تایبەتی بۆ مامۆستا عەلی بۆ کاری ئیسلامی ئیتر ئەوە یەکێکە لەو بیرەوەری خۆشانی کە بەردەوام لە زیهن و بیرکردنەوەی ئێمە هەیە و هەندانێکیشە بۆمان کە بەردەوامی لە کاری ئیسلامی لە حزبی ئیسلامیە لەگەڵ هاوڕێکانیە یعنی هاوڕێکانی زۆر خۆشەویست بوون لەلای گرتنی مامۆستا عەلی باپیر و شەیدکردنی مامۆستا عەبدوڵڵای قەسڕێ و شەیدکردنی ئەو پۆلە پێشمەرگەی کۆمەڵ لە شەوی 20 لەسەر 21 سەی 2003 ئەمانە بیرەوەری زۆر ناخۆشن چونکە زۆر کاریگەری لەسەر شخصیەتی باوکم هەبوو زۆر پێی بێتاقەتە بوو زۆر پێی خەمبارە بوو و لە کاتی گرتنی مامۆستا عەلیشا زۆر هەوڵێکی دا بۆ بەربوونی مامۆستا عەلی
زۆر باش دەستخۆش بە زۆر سپاس بۆ ئەحمەد محەممەد سنگاوی کوڕی مامۆستای شەهید محەممەد سنگاوی زۆر سپاس دەکەین کە لە خۆش بێ سپاس دەکەین